بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین دیارەوەکو لە سەرتا ئاماژەمان بۆ کرد یەکێک لەو بابەتانی کە لە بەرنامەی بەیانی باشکوردستان گفتوگۆی لەبارەوە دەکەین بابەتێکی گرنگە کاویش قسەکردن دەبێت لەسەر ئاسایشی خۆراک یاخود ڕوونتر بڵێن سەلامەتی خۆراکە دیار بێگومان ئەمە بابەتێکە پەیوەستە بە هەموو تاکێکی کۆمەلگاوە کاریگەریکی زۆری لەسەر دروست کردوین بەڵام لە ئێستاشدا لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان تا ڕادەیەک ڕەنگە بێموتمانیەک دروست بێت لە نێوان بابرن هاوڵاتیان و لە نێوان ئەو بابەتە خۆراکیانەی کە ڕۆژانە بەردەستمان دەکەوێت و ڕۆژانە دایان بین لەلایەن بەشێکی زۆر لە لیژنەکانەوە چاودێری شوێنەکانیان داخستی شوێنەکان دەکرێت ئەمانە کاریگەریان دروست کردو لەسەرەوەی کە خەڵک بە جۆرێک جۆرەکان ترسی هەبێت لەسەر هەموو ئەو خۆراکانی کە لە هەرێمی کوردستانەوە مامەڵی پێوە دەکرێت یان دەهێنرێتە هەرێمی کوردستان. ئەمە گفتوگۆی زیاتر دەکرێت لەسەر ئاسایشی خۆراک یان سەلامەتی خۆراک بە میوانداری دکتۆر ئەرکان مەلوچەر وەکو ڕێخەری سەلامەتی خۆراک میوانمانە. دکتۆر بەیانی باش بەخێر سوپاس بۆ ئامادەبوون. خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێستان. دکتۆر ئاسایشی خۆراک چی یان سەلامەتی خۆراک چی ڕەنگە ئێستا زۆر کەس زانیاری لە بارەوە نەبێ ینی ئەتکرێ بەڕوونتر پێمان بڵێ سەلامەتی خۆراک یان ئاسایشی خۆراک چییە؟ چ کاریگەریەکی هەیە لەسەر تەندروستی وڵاتیان؟ بەڵێ بەلای خۆی بەخشنەوە میهرەبان سپاس بۆ میوانداریتان و بەیانی هەموو بینەران باش. دیارە سەلامەتی خۆراک بریتە لە پاراستنی مرۆڤ لە هەموو ئەو دەرهاویشتانەی بەهۆی بەکارهێنان و خواردنی خۆراکەوە هەیە کە لە ڕێگەی پیسبوون بەکتریا ڤایرۆس یاخود مشەخۆرەکانەوە ئازار بە جەستەی مرۆڤ بەگەێنێ بۆ دەرهاویشتەکانی بە فودبۆرن ئیڵنێست یاخود نەخۆشی پەیوەندیدار بە خۆراکەوە ناوەبرێن. بەڵێ باشە گرنگی سەلامەتی خۆراک چییە؟ ئەگەر باڵێن باس لە گرنگەکەی بکەین ئەگەر وڵاتێک بوونی هەبێ گرنگێکی زۆر زۆر بە سەلامەتی خۆراک بێ و وڵاتێکیش گرنگی پێنەدا ینی گرنگێکی چییە؟ دیارە بابەتی سەلامەتی خۆراک لە ئێسایە جێگەی بایەخی گرنگی دامەزراوە زانستی و دەوڵەتەکانە لە ئاسی جیهانە. ساڵانە سەدان کۆنفرانسی زانستی و توێژینەوەی زانستی گەورە ئەکرێت لەسەر ئاستی جیهان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە وڵاتە هەرە پێشکەوتەکانەوە تا وڵاتە تازە پێگەشتەکان و تا وڵاتە هەژار نشینەکانیش ئێستا زۆر قسە باس لەسەر ئەم بابەتە ئەکرێت چونکە پەیوەندی ڕاستە خۆی بە تاکەوە هەیە و کۆمەڵگاوە هەیە و بە دەوڵەتەوە هەیە. لە ئاسی جیهانە ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانی WHO FAO ئەو دوو ڕێکخراون کە زۆر بایەخ بەم بابەتە ئەیەن و لە ڕێگەی وشاریکردنی کۆمەڵگا و وشاریکردنی جیهانەوە چونکە مەترسیەکان ئێستا مەترسی جەستەیین و مەترسی ئابووریشن. بەپێی داتاکانی WHO زیاتر لە 200 نەخۆشی هەیە کە وابەستەی خۆراکی ناتەندروستە خۆراکی ناسەلامەتە کە پیانەوترێ فودبۆرن ئیڵنێست. ئەم 200 نەخۆشیە دەرهاویشتەکانی لەسەر مرۆڤ لە سکسونیەکەوە هەتە تایەتی هەتاوەکو شێرپەنجە واتە مرۆڤ هۆکارێکی زۆری ئەو نەخۆشیانی تووشێ بێ کە سکسون تاوەکو شێرپەنجە ئەگرێتەوە بۆ خۆراکی ناتەندروست. قسەکە لێرەوەیە لەسەر ئاسی تاک مرۆڤ ڕوبەڕووی کۆمەڵێک نەخۆشی زۆر خراپ سادە تاکو خراپە بێتەوە بەهۆی بەکارهێنانی خۆراکی ناتەندروستەوە کە ئەمە هەم جەستەی خۆت ژیانی کەوتە مەترسیەوە هەم ئابووری ئەو تاکە کەوتە بەدەستیەوە کە ساڵانە بێ بەشێکی داهاتی خۆی بۆ ڕوبەڕووبوون ئەم نەخۆشیە دابین کات. لەسەر ئاستی دەوڵەت و کۆمەڵگاش دیقەت بە وڵاتی خۆمان بە نمونە وەربگرین چەندێک بودجە چەندێک پارە خەرج دەکرێت بۆ ڕوبەڕووبوونی نەخۆشی شێرپەنجە کێ لە هۆکارەکانی خۆراکی ناتەندروستە. بەپێی داتای WHO ساڵانە 110 ملیار دۆلار خەرج دەکرێت لە دابینکردن لە جیهانە لە دابینکردنی دەرمان و پێداویستە پزیشکەکان بۆ چارەسەر بۆ ڕوبەڕووبوونەی دەرهاویشتەکانی خۆراکی ناتەندروست. ئامارەکان زۆر زۆر ترس ناکەن بۆ نمونە ساڵانە 550 میلیۆن مرۆڤ تووشی ژەهراویبوون و خۆراکە بێ لەم ژمارەیە 430,000یان ئەمرن بە دەرهاویشتەی خۆراکی ناتەندروست. بە کورتی
ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە هەم ژیانی مرۆڤەکان سەلامەتەکە و هەم گیرفانی تاکو و گیرفانی حکوومەتیش سەلامەتەکە لە کەمکردنەوەی تێچوونەکانی ئەو ڕوبەڕووبوونەوەی نەخۆشانە. بۆ نمونە یاسایەکی گشتیمان هەیە لە سەلامەتی خۆراکە، ئەڵێت ئەگەر بێت و دۆلارێک خەرجکەی بۆ خۆپاراستن باشترە لەوەی کە تۆ 100 دلار خەرجکەی بۆ چارەسەر، چکە تۆ ئەگەر لە ڕێگەی ماسکێکەوە یاخود لە ڕێگەی دەستکێشێکەوە خۆت بۆ نمونە نەخۆشی کۆرۆنا پارێزی، باشتر لەوەی دوجار کە توش بووی 100 دلار خەرجکەی بۆەوەی خۆ چارەسەرکەی ئەگەر چارەسەریش بی. ینی هەم بابەتە ئابوووریەکەی وابەستە ئێمیشەیە و هەم بابەتە تەندروستێکە. بۆیە لە ئێسایە مەسەلەن کۆمەڵێک یاسای بەناوبانگ هەیە بۆ نمونە FDA ئەمریکی یاسای سەلامەتی خۆراکی خۆی تایبەتی خۆ هەیە کە دواتر باسی دەکەین کە هەموو شتێک لە پاوەبەستەی خۆراک بێ ئەچێتە ئەو بابەتەوە. لە کەنەدا CFI یاسای تایبەتی خۆ هەیە، ڕگولیشنی یەکێتی ئەوروپا هەیە بۆ سەلامەتی خۆراک. جێگەی بایەخی گرنگی دەوڵەتانە ئەم بابەتە، چەندێک ئاسایشی نیشتیمانی گرنگە کە تۆ هاوڵاتیانە پارێزی لە مەترسی، چەندێک ئاسایشی خۆراک گرنگە کە تۆ چۆن چەندێک خۆراکی پێویست دابین کەی بۆ ئاسایشی خۆراک بێتە لابینکردنی بڕی خۆراکی پێویست بۆ هەر تاکێک. ئەوەندەش سەلامەتی خۆراک گرنگە تەندروستی خۆراک کە ئەو بڕە خۆراکی دابینیەکەی بۆ هاوڵاتی خۆراکی تەندروست بێ، خۆراکێکی ناتەندروست نەبێت. ئێمە پێویستمان بۆ هەیە هەر تاکێک ئەوەندەی کیلۆ گۆشتی بەرکەوێت لە هەرێمی کوردستانە. بەس چەندێک گرنگە ئەو کیلۆ گۆشتە ئەوەندە هێلکەی بەرکەوێت، ئەو هێلکەیە چەندە تەندروستە. باش کەواتە بابەتە تەندروستەکەی ئەکرێ بڵێن تەنیا پەیوەندی بەلایەنی پەیوەندیدارەوە هەیە یان پەیوەندی بە هاوڵاتیانیشەوە هەیە کە ئەم بابەتی سەلامەتی خۆراکیانی پارێزراو بێکو تۆوت ینی پێشتر پارێزگاری لە خۆیان کە نەک دوایی پارێکی تۆ سەر بکەن بۆ چارەسەر. بەڵێ ئەمە پێوتە کارێکی هەرەوزی بە چینە ناسراوە لە جیهانە بە زنجیرەیەک بریتە لە هاوکاری بینی گەڤەرمنت پێوتە ئەسایەکە گەڤەرمنت مەسەلەن بزنس کەستەمەر بریتە لە هاوکاری بینی حکوومەت و دەوڵەت بازرگان هاوڵاتی. ئەم سەلامەتی خۆراکیە بە هەرسێکیانەوە جێبەجێکرێت. دەوڵات پێویستە یاساکانی سەلامەتی خۆراک و ئیجرعاتی سەلامەتی خۆراک لە هەموو دامەزراوەیەکە from farm to table لە کێڵگەوە هەتە سەر مێزی بەکارهێنەر ئەبێ یاسای خۆی هەبێ، بەرهەمێک گەنمێک میوەیەک گۆشتێک لە کێڵگەوە چۆن ئاماداکرێ، شیرێک لە مانگاکەوە چۆن ئاماداکرێت، چۆن شدە کارگەکە و شیرە چۆن لە کارگەکە بپی یاساکانی سەلامەتی خۆراکی ئاماداکرێ و چۆن هاوڵاتیەک چۆن بێتە کۆگا لە کۆگای خەز نەکرێ و چۆن هاوڵاتی لەسەر مێزەکەی بەکاری بێنێ. ئەمە زنجیرەیەکە ئەبێ حکوومەت یاساکانی بۆ دابین کات و چاودێری بکات. بازرگان کە بەرهەمهێنەرە چۆن ئەو یاسانە جێبەجێکات حکوومەت چۆن چاودێری بازرگانەکە لە جێبەجێکردنی یاساکانی سەلامەتی خۆراکی و هاوڵاتی چۆن خۆی یاساکانی سەلامەتی خۆی لە چێشخانەکەی خۆیان جێبەجێکات و چۆن ئەویشە بێتە چاودێریەک بەسەر بەرهەمەکانەوە. هاوڵاتی خۆمان ئەبێوەندە ڕۆشنبیری هەبێ کە بەرهەمێک ئەڵێ ئەوەندە بەرهەمێک ناتەندروستە سەلامەت نییە چۆن دەسەڵاتی لە ئاگادارەکات. کەستەمەر کۆمپلین کە پێوترێ شکوای یاخود بۆی گازندەی کڕیار یەکێک لە بنەماکانی سەلامەتی خۆراک لە کەنەدا. ئێمە لەوێ زۆر بایەخیان بە ئوشتە ئایا کە مەسەلەن هاوڵات حکوومەت یاساکی هەیە بۆەوەی لە هەموو مەسەلەن 100 کیلۆیەک گۆشت 100 کارتۆنێک ئاوت کۆمەڵە سامپڵ وەرەگرێ بۆ پشکنین بۆی بزانێ بە پێستان دەرەکە دەرەچەیان نا، بەڵام دوجار ناتوانێت هەمی پشکین بۆکە. ئەو هاوڵاتیە بەکارهێنەرە ئەتوانێت ببێ بە ڕقی بەسەر بازرگانەکەەوە کە ئەم خۆراکی تەندروستە یا تەندروست نیە. باشکەواتە بەپێ ئەو بەراوردکاری بەپێ ئەو جیاوازی کە باست لێوە کردیانی هەستەکەی لە ئێستاە بۆ منە تۆ یان من یان هەر کەسێکی تر کە خواردنێک بەکارهێنێتتر کێشەی نییە لە ڕووی سەلامەتی خۆراکەکەەوە یان جیاوازەکان زۆرە لەگەڵ ئێمە و لەگە وڵاتانی ترا. بۆ من لە هەرمی کوردستان باڵە بەدەکەیت بەداخەوە ئەوە توانین بڵێن جیاوازەکە زۆرە و لە هەر سێ بابەتەکەی باسمان کرد لە ئاسی تاکە بەکارهێنەرە، لە ئاسی بازرگان و بەرهەمهێنەرە و لە ئاستی
دەوڵەتیشە گرنگیمان بم بابەتە نییە لە ئاستی تاکە ڕۆشنبیری لەسەر ئاسە نییە هاوڵاتی ئێمە زۆر بە ئاسایی و بە سادەیی بەلای ئاساییە گۆشتێک لەسەر شەقامەکە بکڕێ ئەگەر چەند هەزارێکی کەمتر بێ ئەوەندەی بەلاوە گرنگ نییە ئەم گۆشتە لەبێت ئەگەر هەزار کەمتر بە سەر شەقامەکە بکڕێ پێچێ وەگوتم چەندین هەزار دیناری کە بابەوەی خۆی چارەسەرکار نەخۆشەکە ئەگەر چارەسەریش بکرێت وە چاودێری نییە بەسەر بەدواداچووی نیە بۆ ئەو بابەتانەی کەی کڕێ ئەو پشتوانەی کڕێ ئایا ئەمە چەند دروستە ئایا باوەڕ ناکەم هیچ هاوڵاتێکی ئەم ئەوەندە مهتەم بێ هەموو شتێکی کڕێ لەیبڵەکەی بخوێنێتەوە ئایا ئەو لەیبڵە چی پێ دەڵێ ستیکەرەکەی بخوێنێتەوە چەندێک ئەو بابەتی تیاتیایی نیە ئەمە لەسەر ئاستی تاک پێویستە کۆنفرانس و پلانی گەورەی بۆ دامرێت چۆن دەزەکانی ڕاگەاندن دەوریان نەبێت لە ڕۆشنبیرکردنی هاوڵاتیە کە گۆشتێکی تەندروست خۆراکی تەندروست لە چۆن خۆراکێکی تەندروست لە چێشخانەکە کە تا هەڵەگری لە ساتکەرەوە کە تا هەڵەگری هەڵگرتنی بەشێکی گرفتی تەندروستی خۆراک سەلامەتی خۆراکەوەیە بەرهەمێر لەوەیە خۆراکەی تەندروست بێ بەڵام بەکارهێن لە بەفرگری ماڵەکە و سارکەوەی ماڵەکەیە بە ناتەندروست هەڵیەگری ئەمەش بۆ خۆی بەشێکە لە بابەتەکە کە ڕۆشنبیری تاکە لە ئاستی بەرهێنەنا بەرهێنەرەکانە بەداخەوە کە ئەوان بەپێی دوجار و بەرهێنە بە دوای قازانج ئاگەڕێ بە دوای کەمترین ڕێوشێن ئاگەڕێ لێرە بەس ویژدانی خۆیان دەورە بینێ کە ئایا ویژدانیان چەندێک هەیە ئەوە دوجار خۆیان بڕیانە لەسەر کەسێکەوە بۆ کەسێکە ئەگۆڕێ لە ئاستی دەوڵەتە کە ئەمە گرنگەکەیانە بەداخەوە لەو ئاستانین تاوەکو ئێستا دامەزراوەیەکی تایبەتمان نییە بە سەلامەتی خۆراک لە دەوروبەرمانەوە بگەڕین لە وڵاتانی کەندا لە مەسەرەن لە میسر مەسەرەن دەستەی سەلامەتی خۆراکی ڕاستەوخۆ سەر بە مەسەرەن جمەنی وەزیرانە لە دوورتر بڕۆین بۆ نمونە هەر وڵاتێک ئاژانسێکی تایبەت هەیە بە سەلامەتی خۆراک لە کەنەدا کەنەدیان فود سیفتی ئینسپێکشن هەیە ئینسپێکشن ئیجنسی هەیە لە ئەمریکا FDA هەیە لە ئەوروپا چەندین ئاژانس هەیە ئەبێ ئاژانسێک تایبەت بێ بە سەلامەتی خۆراک کە سەدان کارمەند و سەدان سەرچاوی زانستی و سەدان توێژەری زانستی لە خۆی بگرێ و سەدان کەسی کەش لە خۆی بگرێ بەداخەوە لێرە پێم وایە سەلامەتی خۆراک هەموو سڕ بۆتەوە لە لیژنەکانی قایمقامێتە لیژنەکانی تەندروستەکانە کاوانش توانا و ئاسیان سنووردارە و ناتوانن ڕۆبەڕووی ئەو بابەتە ببنەوە باشە ینی ئەمە کرێ بڵێن بۆ هەموو بابەتێک بۆ شێوەیە کە سەلامەتی خۆراک لای ئێمە با بڵێن بەڕێژەیەک لە ڕێژەکان ئەکرێ بڵێن مەترسیدارە یان لە چه ئاستێکە لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەم بابەتە ناکرێ مرۆڤ بە سانایی و جوایی باتەوە بەڵام دانەوێت ئەم بابەتانە پێویستی بە تەقییمی زانستی هەیە ئەبێت لێکۆڵینەوەی زانستی ئێمە بڕیار بە ڕێژەی پیسبوون لە خۆراکانی ئێمە بەڵامدانی خۆدوک و هاوڵاتی یاسای ڕۆژانە شت بەکار بێگومان هاوڵاتی منێک یاسایی تۆی ئاسایی لە گومانایی بەرامبەر بە هەموو خۆراکێک بۆ چکە تۆ ستاندەرێکن نییە و دڵنیایەکە نییە لەم بابەتە یعنی یەکێک لەو بابەتانی کە لە هەموو وڵاتەکە چۆن بەرنامەی نیشتیمانی هەیە بۆ مەسەلەن ڕوبەڕووبوونی تیرۆر بەرنامەی نیشتیمانی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی پاشماوەی کیمیایی یەکی لەو شتانی کە لە بابەتی سەلامەتی خۆراکە ئێستا زۆر جێگەی باسە کیمیکەڵ ڕسیجوویە مەسەلەن ماوادی حافزە لە بابەتە خۆراکیەکانە بۆ نمونە پاشماوەی ئەنتیبایۆتیک و دەرزی لە گۆشتە ینی هیچ بەرنمەیەکمان نییە ئێمە منی کاوڵاتیکە گۆشتێک لە بازارەکەم هیچ دڵنیانیم کە ئایا ئەم ئاژەڵە پێش سەربڕینی چندێک دەرزی لێدراوە ئەو مریشکە چندێک ئەنتیبایۆتیکی پێدراوە چندێک خۆراوە ئەم ئەنتیبایۆتیکە ئەمێنێتەوە لە گۆشتەکە شیرێکی لەو بابەتانەی کە لە هەموو وڵاتێکە فۆکەسێکی زۆر گەورەی لەسرە بابەتی شیرەمەنی چکە شیر زۆر بە خێرایی بەکتریا گەشتی تیاگە ئیکۆلای یەکێکە لەو بابەتانی کە زۆر گەشتەکە لە شیرە ئێمە دڵنیانین کە ئەم شیرانی کە یێتە بازارەوە ئایا پشکنی ئیکۆلای بۆ کرایە بۆی نەکراوە نەک دڵنیانیم دڵنیام کە بۆی نەکراوە من وەکوکە لە بوارەکە ئازانم ئەکرێ من بە نمونە باسی بکەم ینی بۆ نمونە ئێمە لە وڵاتی کەنەدا چەند ساڵێک لە بابەتە ئیشم کردووە هیچ بڕێک گۆشت ناچوە بازار هەتاوەکو سێ جۆر پشکنی بۆ نەکرایە پشکنی ئیکۆلای پشکنی سەلمۆنێلا پشکنی تۆتال پلێت کاونت ئەم سێ پشکنینە کە ئەو مەسەلەن سەلمۆنێلا و ئیکۆلای بە زۆری لە
گۆشتە و لە بەرهەمە خۆرەکانی تیش لە شیریشا بۆ یەکرێ ناچوە بازارەوە تا نەتیجەکانی ئەم سێ پشکنە نەهاتایەتەوە 2000 ئەو بڕە گۆشتەیە ئەو بڕە شیرە ئەو بڕە ماستە ڕلیزەکرا و ئەخرای بازارەکانەوە ئەمە لە وڵاتی ئێمە ناکرێت. کەواتە پێ دووە ئەمە کاریگەرێکی زۆر لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات بە تایبەتی و سێ پشکینەی باست لێوە کرد بۆ بابەتی گۆشت کە ئێمە وەکو دەبینین ڕۆژانە لەسەر شەقامەکانی ژانی دەبینین کە گۆشت دەفرۆشرێت بەبێەوەی کە هیچ پشکینێکی هەبێ. بەداخەوە ئەلەمەیانە هاوڵاتی خۆی بەرپرسە بۆ نمونە بەڕێبەتی ڤێتێرنەری ئێستێمانی بەڕێبەتی بە سەرنجەکانی قایمقامان بە فەرمی ڕایەگەێنن ئەم گۆشتە ناتەندروستە سەر شەقامەکان لانیکەم ئەو گۆشتە بکڕم کە لەسەر لە دوکانەکان مۆدی پێوەیە هاوڵاتی خۆی ئەم بێ ڕۆشنبیری ئەوەندە هەبێت ئەو گۆشتە سەر شەقامە نەکرێت لەسەر شەقامە خۆر لێ ئەیە تەپوتۆز لێ ئەیە جاری وایە لە چلا بۆ خۆی نیوەکوڵانە بێت ئەبێ هاوڵاتی خۆی ئەم ڕۆشنبیری پێ گوتمان ئەمە زنجیرەیەکە ینی دەوڵەت و هاوڵاتی و بازرگان ئەبێ هەر پێکەوە ئەوکوتی بێیشکەن لەم بابەتە. زۆر باش سەبارەت بە ینی بابەتێکی تر کە گرنگە ینی چۆن ئێمە بتوانین لە هەرێمی کوردستان ئاژین ینی چۆن سەلامەتی ئەو خۆراکانی کە هەیە ڕۆژانە بەکاری دێنین ینی پارێزراو بێ کە بتوانین سەلامەت بین ینی کە بەکارێنن. 5 یاسای گرنگمان هەیە سەلامەتی خۆراکە کە هەموو کەسێک لانی کەمە هاڵێ لانی کەم تۆ لە ماڵەکەی خۆتا لە چێشخانەکەی خۆتا بیپارێزی کامە ڕۆشنبیری تاکە. 5 یاساکەی سەلامەتی خۆراک یەکەمین شت خۆراک سارکردنەوە هەڵگرتنی خۆراک پێویستە بەو شێوەیە هەڵبگیرێ کە یاخود بڵێ لە 4 پلەی سەدیە خۆراک کەمترین بەکتریا و مشەخۆرەکان لەو لە ساردکردنەوەیە گەشاکەن. خاڵی دووەم کوڵان خۆشبەختانە طبیعەت و مەزاجی خەڵکی ئەمە لەوایە زۆرترین بەرهەمەکان بە کوڵان نەخوا بەرزکردنەوەی پلەی گەرمی هەموو خۆراکێ لەسەر و 75 یاخود لەسەر و 85 پلە زۆرینەی بەکتریا مشەخۆرەکان لەم پلە گەرمیە لە ناوەچن واتە تا بکرێ خواردنێک دڵنیانە بووی لێی بە کوڵاوی خۆی. خاڵی سێهەم جیاکردنەوە واتە هیچ خۆراکێک خۆراکی خاو لەگەڵ خۆراکی بڵێ بەکاری بەرهەمێنراوە پێکەوە تێکەڵام ناکرێت چەشتێکی لێنراو لەگەڵ سەوزە و میوای پێکەوە دابرێن دایمە خۆراکی خاو مادەی خاو هەڵگری میکرۆبە زیاتر بەگڵێ بەکارهێنەر ئەمە خۆکارە بێ بۆ توشبوون یاخود بۆ تێکەڵاوبوونی بەکتریا و مشەخۆرەکان بە خۆراکە تازەکە. زۆر باشە مەترسی باڵن خواردنی ناتەندروست چییە بەنمونە وەکۆی کە لە هەرێمی کوردستانە یاکو باسمان لێوە کرد مەترسێکی زۆر هەیە لەسەر خۆراکانی ینی کەواتە دوو نەڕێن ڕەنگە هەر یەکێک لە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئەو خواردانە ئەگەر هەمووشی نەخوا دانێکی خواردە بێیانێ مەترسیەکانی چین لەسەر ژیانی هەڵاتیان وەک سەتا باسم کرد ڕێکخراوی WHO ئەم مەترسیانەی پاڵێن کردووە کە بەسیترین یاخود سادانەترین نیشانەی ژەهرایی بوون بە خۆراک بریتە لە سکچوون 2000 تاوەکو قۆسترین نیشانەی مەترسی خۆراکی ناتەندروست بریتە لە شێرپەنجە واتە زۆرێک لە شێرپەنجەکان بۆ خۆراکی ناتەندروستی ئێمە گەڕێتەوە بۆ مرۆڤ گەڕێتەوە بە پێی ئەو داتایانە وەگوتمان ساڵانە 430,000 مرۆڤ لانی کەم ئەوەی کە دەستی کەوتووە WHO بەم خۆراکە ناتەندروستانە ئەمرن لە 140 ئەو ڕێژەیە بریتین لە منداڵی خوارد تەمەن 5 ساڵ واتە زۆرینەی مەترسیەکانە سەر منداڵە تۆ لە دەچێتە دوکانەکەت پارێکی دێ شتەکڕێ زمانێکە نییە کە ئەو جبسەیەکرێت تەندروستەیانە یاخود ئەو خۆراکەی کڕێ تەندروستەیانە ینی نیشانەکان زۆر زۆرن و دەرهاویشتەکان زۆر زۆرن و چەندێک گرنگی بایەخ بەم بابەتە بی بەڕاستی مرۆڤ لێی زەرەر ناکە. باشە بەکرد بڵین لە جیهانە چۆن سەلامەتی با بڵین خۆراک ڕێکخراوە و چۆن هەرێمی کوردستان بتوانێت چاو لە وڵاتانی دەرەوە بکە بۆی کە سوودی هەبێ بۆ نیشتیمانی. بڵێ وەک گوتم گرنگترینش کار لەم گرنگترین خاڵ لەم بابەتە یەکەمین شت هەست پێکردنی کەسانی یەکەمی ئەم وڵاتە بەرپرسانی ئەم وڵاتەیە
بە مەترسی و گرنگی ئەم بابەتە واتە چەندێک ئاسایشی نیشتیمانی بەلایەنەوە گرنگە ئەوەندەش ئاسایشی خۆراک و سەلامەتی خۆراکیانە بەلاوە گرنگە ئەگەر ئەم هەستە دروست بوو دوجار ئاکشن لە دوجار کاردانەوەی ئەوانی بەدوایەت کە گرنگترینیان تەرخانکردنی کۆڵی سەرمایە و بودجەی تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ گەڵاڵەکردنی ئەم بابەتە وەک گوتمان لە هەموو وڵاتێکە ئاژانسێکی تایبەتی هەیە بەم بابەتە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە هیچ وڵاتێک هیچ دەستەیەک تایبەت نییە بە سەلامەتی خۆراک بۆ نمونە بەشێکی لای وەزاری تەندروستیە بەشێکی لای وەزارەتی کشت و کاڵە CFI کەوتمان Canadian Food Inspection Agency بریتی بوو لە ئاژانسە لە بینی وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی زراعەیە چونکە بەشێکی بەرهەمە خۆراکیان سەر وەزارەتی کشت و کاڵە بەڵام بەشێکی بابەتی تەندروستیەکان سەر وەزارەتی تەندروستیە چۆن ئەم بابەتە ڕێکەخەی ئەبێ لە دامەزراوەیە کە ڕێکیان بخەی کە ڕێنمایی لە هەردووکیان وەرگرن و یاسای بۆ دەربکەی و پێویستە یاساکانیش تەنها لەوەی ئەمە کۆمەڵ یاسای جوانمان هەبێ بەڵام یاسایەنە چۆن ئەخیتە بواری بابەتیەوە ئەبێ ڕقابەی بکەین یعنی من ئەڵێم پێویستە ئەو بۆ نمونە پەرداخەوە بە مواسەفاتە دەربکرێت ئەبێت بێم متابعی مواسەفاتەکەم بکەم و لە هەمووی گرنگتر ڕۆشنبیری تاکە کە ڕۆشنبیری تاک زۆر جار دەوڵەتیش دەتەسی بەسەران ناشکێ من ناتوانم تۆ لە چێشخانەکەدا ئیجبارکەم کە چۆن خواردنێکی تەندروست بەکارێنی بەڵام ئەوە خۆتی ئەبێ گرنگی بە خۆت بی کە من بە چ ڕێگەیە دەتوانم تەندروستی خۆم پارێزم زۆر باشە کەواتە ینی چۆن بتوانین هەمومان پێکەوە ینی سەلامەتی خۆراک پارێزین و حکومەت لەمایان چۆن هاوکار بێ و پێ دوایە ینی حکومەت گەیشتۆ بۆی کە گرنگی بە بابەتی سەلامەتی خۆراک بدات یان نێشتە ماوێتی بۆی بگەبەوە تەسەورەکەم ینی بۆ نمونە من لە پانێڵک بانگێشتکرام لە لوتکەی تەندروستی کوردستان لە شاری هەولێر ئەنجامدرا یەکێ لە بابەتەکان یەکێ لە ڕۆژەکانی کە تەرخان کراوە برتی بوو لە سەلامەتی خۆراک ئومێد دەکەم کە ئەم بابەتە لە یەک ڕۆژ و لە یەک کۆنفرانس و دوو کۆنفرانس ئەو بابەتەیە نەوەسێ چکە بابەتەکە مەترسیدارە و گوتمان لەسەر ئاسی تاک لەسەر ئاسی جستەی مرۆڤ مەترسی بۆ مرۆڤەکان تاکانی ئەم کۆمەلگا دروستەکە لەسەر ئاسی ئابووریش بە هەدەدانێکی زۆری ئابووری لەسەر تاک و ئاسی کۆمەلگا بۆ ئەم بابەتە ئەڕات باش ئەکرێ بڵێن ینی بەگشتی لە جیهانە و هیچ وڵاتێک لە وڵاتەکانیان کێشیان نییە لە چۆنێتی ڕێخستنی سەلامەتی خۆراکیان ئەوانیش ئەوڵین کێش و گرفتیان هەیە لە سەلامەتی خۆراکیان ئەمە ڕێکخراوە ئیتر بۆ بابەتێکی نیشتیمانی وەگوتم بابەتی سەلامەتی خۆراک بابەتێکی ڕێژەیە واتە کەس ناتوانێت بڵێ من بە تەواوەتی ئەم بابەتەم کۆنتڕۆڵ کردووە چونکە لە بەسیترین ئیهمالیە لە بەسیترین بڵێ گرفتی بچووکە گرفتی گەورە دروستە بێ لە ماوەی ڕابردووە پیازێک هێنرابوو لە ئەمریکاوە بۆ وڵاتی کەنەدا پاش ماوەیەک زانرا ئەم پیازە لە کاتی کۆگاکردنە سەلمۆنێلا ینی ژەهراوی بوون ڕوویا بە سەلمۆنێلا تا کۆنتڕۆڵ کرا نزیکەی 200,000 چەند کەس تووشی ژەهراویون بوو ینی بابەتێکە بەردەوام ئەبێ لە چاودێریا بێ بچووکترین کەمتەر خەمی لە ئاستی کارمەندێک لە ئاستی چاودێرێکی سەرکارمەندێک لە ئاستی لیژنەیەکی حکومیە حادیسە ڕۆیە یەکێک لە ئاخرین وەکو بڵێ خەواڵ لەو بابەتەوە بوو یەکێک لەو منداڵێک لەگەڵ خێزانەکەی ئاچن هەمبەرگرە خۆن ئەو سەوزەیی کە خراوەتە ناو هەمبەرگرەکە لە ئەچنە فلۆریدا ئیکۆلای پێوە بۆ سەوزەکە باش نەشۆراوەتەوە مناڵەکە تووشی ژەهراوی بوون بوو دواتر نیوەی جەستەی لە کار کەوت لە کۆتاییە مناڵەکە ئێستا شەلل کاملە بۆهۆی دوای لێکۆڵینەوە دەرکەوت کە ئەم سەوزەیە نزیک بووە لە حەقلێکی مانگا سەوزەکە توش بووە بە ئیکۆلای سەوزەکە نەشۆراوەتەوە زنجیرە چێشخانەکە بە باشی مامەڵای نەگەڵانە کردووە ئەو کارەسەتی لێکەوتوتەوە ینی بەردەوام لە هەموو وڵاتێکە سڕای ئەو هەمووە ڕێوشێنە گەورە کە مەسەن لە ئەمریکا دێتە بەر لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەسەر سەلامەتی خۆراکی دێتە بەر ئەو دەرەهاویشتە هەیە هەمیشە بابەتێکە ئەگەری ساهەڵدانەوە هەیە و پێویستی بە چاودێری ورد و بەردەوام هەیە لەلایەن دەوڵەت و بازرگان و هاوڵاتیشەوە بەڵێتوەرەمە زۆر دەسپاس دەکەن ئەگەر وەکو دوای پرسیاریان دوای ڕێنماییت هەبێت بۆ هاوڵاتیان بۆ لایەن پەیوەندیدارەکان
سپاس بۆ ئێوەش ئەوە هیوادارم هاوڵاتیان لە شتاق و تەندروست و سەلامەت بن ئەم بابەتە نەبێتە هۆی ترساندنیان مەڕک بێتە هۆی ئەوەی کە زیاتر وشاریان بەرز بێتەوە و دەوڵەت و حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانیش لە خەمی زیاترا بن و هەوڵە بدرێت کە ئەم بابەتە چوارچێوێکی یاسایی و تەنفیزی بۆ دروست بکرێت ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ دکتۆرەکان منوچەر ڕێخەری سەلامەتی خۆراکە